سڵاوتان لێبێ هاوڕێن، ئەمڕۆ کەناڵێکی جیاوازم ببینەوە کە تایبەتە بە یاری GTA کە باز لە نهێنیەکان و هەروەها چەندەها مۆدی جۆراوجۆر تێدایە بۆ هەوادارانی GTA دەتوانن بچن سەردانی بکەن دڵنیام سوودی لێ دەبینن. بە لینکی کەناڵەکە لە دیسکریپشن و لە کۆمنتدا مناوە هیوادارم بچن پشتگیری خۆتانی بۆ بکەن و سەبسکرایب کەناڵەکەی بکەن. فەرموون بینەری ڤیدیۆ ئەمڕۆمان بن.